ئێمە لە لیژنی دارایی پەرلەمانی کوردستان بە باشمانزانی کە بانگێش و میوانداری بەڕێز وەزیری دارایی بکەین کە ڕۆژی 27 مانگ واتە ڕۆژی سێشەممە وەزیری دارایی سەعات 2:30 لە ئامادە ئابێت. سێ پرسیاری سەرەکی یەکەم سەبارەت ڕوونکردنەوەمان پێویستە سەبارەت بە دواکەوتنی موچە و هەروەها پلانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دانەوەی پاشەکەوتی موچە چییە، پێویستمان بە ڕوونکردنەوەی لەسەرم دوو بابەتە و هەروەها پلانی حکوومەت بۆ ئامادەکردنی بودجەی ساڵی 2020 کە گرنگە بەلامانەوە ئاوان پرۆژە یاسای بودجەیان ئامادە کردووە و کە هێنێرنە پەرلەمانی کوردستان و هەروەها مەسەلەی باج و ڕسومات و ڕێخستنەوەی باج و ڕسومات لە هەرێمی کوردستان و زیادکردنی داهات بزانین پلانی حکوومەتی هەرێمی کوردستان چییە.